بم باشترە بە هەرحاڵ کۆپرۆدیوسەر ئەو کەسەیە کە وەکو باسمان کرد ئەگەر هاتوو فلیمەکەمان نیوەی لە ئیتالیا بوو نیوەی لە ئەمریکا بوو نیوەی لە مەغرب بوو ئەبێت لە هەر وڵاتێک ئێمە پرۆدیوسەرێکمان لەوێ هەبێ پێڵێن کۆپرۆدیوسەر هەندێک جارێ شەرت نییە لە وڵات لە شارێک بۆ نمونە ئەگەر هاتوو بۆ نمونە لە گەرمیان فلیمێکی سینەماییمان کرد پێویستمان کرد دیمەنێکی لە بادینان تەسوورکەین ئەوە بێک پرۆدیوسەرێکمان هەبێ لە بادینان ئەو پرۆدیوسەرە پێڵێن کۆپرۆدیوسەر واتە ئەو کاتی پرۆدیوسەرە ئەبێ سەرپەرشتی ئەو دیمەنە فلیمە بکات لە بادینان هەروەها هەندێک جارەیە کۆپرۆدیوسین لە نێوان دوو کۆمپانیاکرێ بۆ نمونە گەر هاتوو لە نێوان ئەو هەموو کۆمپانیایی دنیا ویستمان کۆمپانیاکەی با بڵێن کام پرۆدەکشن تەوان کۆمپانیایەکی جوان و باشە حەزەکەم دایمە وەکو نمونەی باشی و جوانی کۆمپانیەکانی خۆمان باسکەین ئەگەر هاتوو کام پرۆدەکشن ڕۆژە لە ڕۆژان بەرهەمی هێنا ویستی کۆمپانیایەکی تری ئیتالی فەڕەنسی ئەڵمانی بەشدار بێت لەوە ئەگەر هاتوو کۆمپانیایەکی تری ئیتالی ئەڵمانی بەریتانی بە هەر حاڵ بەشدار بوو لەگەڵ کام پرۆدەکشنە ئەوە دیسانە بێ کۆپرۆدیوسەرێکی ترمان هەبێ بۆەوەی لە نێوان ئەو دوو کۆمپانیایە عەلاقەی هەبێ ئەم جارە لاین پرۆدیوسەر واتە بەرهەمهێنەری سەر هێڵ وەکو باسم کرد لە عەرەبیشە هەر نازانم چی پێڵێن لاین پرۆدیوسەر ئەو کەسەیە بەرپرسی یەکەمی بەرنامەڕێژی ڕۆژانەی فلیمەکەیە هەروەها ڕۆژانە لە کاتی پرۆدەکشن بە وردی چاودێری بکات ئەم جارە بەرپرسی پرۆگرامی سکۆجەڵی فلیمەکەیە سکۆجەڵ وەکو باسم کرد سۆفتۆرێکە یان بە کوردی سکۆجەڵ یانی جەدوەل بە کورتی لاین پرۆدیوسەر ئەو پرۆدیوسەرەیە کە ڕۆژانە فلیمەکە پێشەوەی دەست پێ بکاتەوە بێ پێش هەموو کەسێ لەوێ بێ ئەم جارە دیمەنەکان و ئەکتەرەکان و هەر هەموو شتەکە بەڕێک و پێکی حازرکە بۆ تەنها و تەنها لاین پرۆدیوسەر زیاتر ئیشەکەی وەیە کە لە کاتی پرۆدەکشنی فلیمەکە واتە لە کاتی تەسویر ئیشی تیا بکە ئەم جارە سوپەرڤایزینگ پرۆدیوسەر ئەو پرۆدیوسەرێ پێڵێن بەرهەمهێنەری سەرپەرشتیار بە عەرەبی پێڵێن منتج المشرف ئەرکێوەیە لە پری پرۆدەکشن سەرپەرشتیاری سکریپتەکە بکات طبعاً کاری ئەم جۆرە پرۆدیوسەرانە واتە سوپەرڤایزینگ پرۆدیوسەر کاری ئەم جۆرە پرۆدیوسانە واتە سکریپتڤایزینگ پرۆدیوسین هەندێک جار کۆمنتەکانتان مەشغوڵ مەکا بۆیە کاتی خۆی لەبیر فلیمسازان وتی تکایە کۆمنتەکان منووسن هەتاوەکو ئەو کاتێکی نەبێ بە هەر حاڵ من ببوورە ناتوانم کۆمنتەکان بخوێنمە بۆی بابەتەکە تەواو بکەم بەڵێ سوپەرڤایزینگ پرۆدیوسەر زیاتر ئەو ئێستا گەر بە جوانی لێم تێگەیشت بێتن هەر پرۆدیوسەرێک و خەریکی ئیشی خۆی بوو ئەم پرۆدیوسەرەی کە نای سوپەرڤایزینگ پرۆدیوسەرەیە بە پێچوانەی پرۆدیوسەرەکانی تر زیاتر ئەو کەسەیە کە وتم ئایدیایەکی هەیە و سکریپتەکە ئەوانە ئەو پرۆدیوسەرە زیاتر سوپەرڤایزیەوە کات بۆ نمونە باسی کاعومەرم کردوتم چیرۆکان نووسێتەوە کاکدارۆش سکریپتەکان نووسێ ئەم جارە ئەمە لە زێر سەرپەرشتی کێ لە ژێر سەرپەرشتی سوپەرڤایزینگ پرۆدیوسەرە ڕوا هەتاوەکو ئەو سکریپتە با بڵێن هەتاوەکو کاکدارە فاینا سکریپتەکەمان بۆ نووسیەوەی کاتە پاکیجیاڵەوە سکریپتەکە حازرە چکان پرۆدیوسەر سەرپەرشتیەکە سوپەرڤایزینگ پرۆدیوسەر ئەم جارە ئەم سوپەرڤایزینگ پرۆدیوسەرە کە ئەڵێم هەتاوەکو سکریپتەکە و ئایدیاکە هینەکات هەر ئەوە نییە لەبەرەوەی کە ئیشوکاری سکریپت یعنی لەبیرمە کاکدارۆی فەقیرە و ڕۆژەکە هاتە سەر هینەکەی با بڵێن لایڤەکەی ئەوەنە ئیشی ئەوەنە قسەی زۆری پێ بوو یعنی ئەوەنە حەزیە کرد لەوانەیە پێم وایە گەر مەجالە بۆ 4-5 ساعت قسەی بکردایە لەبەرچی لەبەرەوەی ئەزانێت یان با بڵێن لەناو ئیشەکە پسپۆرە لەوەی کە بزانێت ئیشی سکریپت رایتین چەند زەرورە مەبەستم وایە ئێستا من تەنها باسی هەر سوپەرڤایزینگ پرۆدیوسین بکەم چیە بێتی عەلاقەیەکی هەبێ لەگەڵ سکریپت رایتەر بۆ نمونە سکریپت رایتەر هەرەوە نییە کە ئاڵێن سیرانۆر نووسێک یان سکریپت پلەینەکەی نووسی سکریپت رایتەر هەیە سکریپت ئەدیتەر هەیە سکریپت ریدەر هەیە ئەم جارە سکرین ریدەر هەیە دەورە سکریپت ئەدیتەر و سکریپت ریدەر و سکریپت پلەین و ئەمانە هەر هەمووی بکرێ بەم جۆرە قۆناغی سکریپتەکانە بڕوە ئەم جارە هەر لە قۆناغی درافتی یەکەم و دووەم و هەندێک جارەیە ئەگاتە قۆناغی با بڵێن درافتی دەیەم ئەم جارە ئەبێتە پاکێجی پێڵێن ئەوە گەیشتە سکریپت ئەوەی تە دوایەوە ئەبێتە سکرین پلەیەک و وەکو باسمان کردێتە پاکێجێک و کاک پرۆدیوسەری سوپەرڤایزین با بڵێن سوپەرڤایزینگ پرۆدیوسەر سەرپەرشتی ئەو بەشەیەەکە پرۆدیوسەرێکی تر کۆئۆردەنایدین پرۆدیوسەر من ناوی ناوە بەرهەمهێنەری ڕێکخەر بە عەرەبی پێڵێن منتج المنسق
لەگەڵ کی قسە ئیشەکات زیاتر لەگەڵ کۆپرۆدیوسەرها باسمان کردوتمان هەندێک جارەیە 4-5 کۆپرۆدیوسەرمانەیە ئەم 4-5 کۆپرۆدیوسەرە پێویستمان بە پرۆدیوسەرێکە سەرپەرشتی هەمویان بکات تەنسیقێک لە نێوان کۆپرۆدیوسەرەکانی وڵاتانی دنیا بیریشتان نەچێ من دایمە باسی فیلمی سینەمایەکەم واتە فیلمێکی زۆر گەورە کە جارێ لەو جۆرە فیلمە لە کوردستان نەکراوە ئێستا ئەوەی کە من خوێندومە جۆرەکانی پرۆدیوسین حتمما باسکردن لەو فیلمانەی کە 50 میلیۆن و 100 میلیۆنی بۆ تەرخان کراوە و گەیشتۆتە قۆناغی بۆکس ئۆفیس هەروەها وەکو باسمان کردیتر بە کورتی تعریفی ئۆردەنایدن پرۆدیوسەر ئەوەیە کە سەرپەرشتی ئەو جۆرە پرۆدیوسانە بکات باشە ئاخر پرۆدیوسەر کە تعریفی ئەمەوێ بکەم وەکو باسم کرد PMD پرۆدیوسەر کە پێڵێن پرۆدیوسەر of the marketing and distribution واتە بەرەمهێنەری بازاڕ و بڵاوکردنەوە بە عەرەبی پێڵێن منتج تەسویق و تەوزیع ببورن لەوانەیە هەر جارێک ئەمانە دووسێ بارە بکەمەوە حەزەکەم دووبارەیەکەمە بۆی بتوانم سوود بە ئەو کەسانش بگەێنم کە لە بواری فیلم سازیە تازە نەک ئەو بەڕێزانێک کە هەموو ئەم شتانە زانن بەهەرحاڵ ئەم پرۆدیوسەرە PMD-کە زۆر زەرورە بۆ کاری فیلم پرۆدیوسین تعریفێکی ئەم پرۆدیوسەرە هەیە یعنی بە ئینگلیزیەڵێ PMD are the worth their weights in gold واتە PMD شایانی ئەوەیە بە کوردی چی پێڵێن بەهەرحاڵ ئەو جۆرە پرۆدیوسەرە شایانی ئەوەن بە ئاڵتون بیان پێوی بۆچی ئەم پرۆدیوسەرە ئەوە نەموهیمەکە بە ئینگلیزی پێڵێن ئەوە نە پرۆدیوسەرێکی مهمەکە شایانی ئەوەیە بە ئاڵتون بپێوی ئەو پرۆدیوسەرە سەرپەرشتیاری براوکردنەوە و مارکێتینی فیلمەکە کات لە دوای ئەوەی فیلمەکە تەواو بوو کەواتە ئەگەر هاتوو 50 میلیۆن بۆ نمونە تەرخان کرا بۆ فیلمێک ئەو هەموو باڵین پرۆدیوسەرێ باسم کرد خەریکن فیلمەکە دروستەکەن ئەو هەموو کەسە هاتوون فیلمێ بکەن ئەم کۆمپانیایە هاتووە هەرچی نەشێکردیان لە پێناوە فیلمێکی باشیان دروست کرد ئەم جاریان چارەنووسی ئەم هەموو ئیشە لە دوایەوە فیلمەکە پاکیجەکە بە تەواوی حاضر بوو ئەکەوێتە دەست PMD Producer of the Marketing and Distribution واتان ئەو پرۆدیوسەرەیە کە لە دوای ئەوەی فیلمەکە بەرەم هێنرا ئەم جارە ئەم پرۆدیوسەرە زیرەکە چۆن بتوانێت دیستریبیوتەرێکی زیرەک بدۆزێتەوە بۆی بزانێت کە چۆن ئەم فیلمە بڵاو بکاتەوە هەروەها چۆن بتوانێت وەکو باسم کرد سەیلسەجنتێکی بۆ پیا بکە زیرەکانە بتوانێت ئەو فیلمە بفرۆشێ بۆەوەی کاتەکە زیاد نەکەم ئەم جارەیان بچمە سەرچی وەکو تعریفێکی کورد دیسان دەربارەی دیستریبیوتەر ئەمجا بزانم دیستریبیوتەر کێیە دیستریبیوتەر وەکو باسم کرد دیستریبیوتەر واتە ئەو کەسەیە کە دوایەوەی فیلمەکە پاکێجەکە حاضر بوو لە دوایەوەی کە فیلمەکە حاضر بوو ئەم جارە دیستریبیوتەرەکە بۆ کۆمپانیای دیستریبیوشن بۆی فیلمەکە بڵاوکاتەوە ئەم فیلمە چۆن بەڕاستی حەقی وایە جاری بە تایبەت ئێمە ساعتی قسە بکەین لەسەر دیستریبیوشن ئەگەر هەر برادێکی تر هەر کەسێکی تریش با بڵێن لە بوارەکە شتێکی زانی کارێکی زۆر زەرورە قسەی لەسەر بکەین بە کورتی دیستریبیوتەر بەرپرسیارە لە مارکێتکردنی فیلمەکە ئەو کەسەیە کە فیلمەکە گەیەنێتە کۆمپانیەکانی دیستریبیوشن ئەم جارەکە گەیشتە کۆمپانیەکانی دیستریبیوشن ئەم جارە چۆنیتی بڵاوکردنەوەی فیلمەکە چۆنیتی ڕێکلامکردن بۆ فیلمەکە چۆنیتی گەیاندنی ئەم فیلمە بە کەناڵەکانی دنیا ئەمانە هەر هەمووی ئیشوکاری کۆمپانیای دیستریبیوشنە دیستریبیوشن وەکو باسمان دیستریبیوتەر ئیئارەکەی پێوە بێ لە ئینگلیزیە دیستریبیوتەر واتە کەسەکە دیستریبیوشن واتە کۆمپانیایەکی تایبەتە بە بڵاوکردنەوە واتە کۆمپانیاکە کۆمپانیاکەی بڵاوکردنەوەی فیلمەکە زۆر باشن ئەمجا بیرمان نەچێت جارێ بۆ ئاگاداری بۆی جوانتر لە بابەتەکە تێبگەین کۆمپانیای دیستریبیوشن وەکو باسمان کرد ئەوەیە کە کاتێ فیلمەکە تەواو بێ واتە کۆمپانیای فیلم پرۆدەکشن جیاوازە لەگەڵ کۆمپانیای دیستریبیوشن کۆمپانیای دیستریبیوشن ئەوەیە کە فیلمەکە هەوڵ بدا بیفرۆشێ و بڵاو بکاتەوە بەڵام کۆمپانیای فیلم پرۆدەکشن ئەو کۆمپانیایە کە فیلمەکە بەرهەمهێنێ بۆەوەی ئەو بەڵانسەش بزانینیان ئەو جیاوازیە ئەمجا دیستریبیوشن لە ڕێگەی کەناڵەکانەوە وەکو باسم کرد بە چەند جۆرێک هەوڵی بڵاوکردنەوەی ئەم فیلمەدات هەندێک جار فرۆشتن ڕاستەوخۆ لە ڕێگای کۆمپانیای دیستریبیوشنەوە هەیە هەندێک جار فرۆشتنەکە لە ڕێگای نوێنەری با بڵێن مەندووبەوە هەیە واتە مەندووبی ئەو کۆمپانیای دیستریبیوشنە بڕاتە کۆمپانیایەکی تر هەوڵ بدا بە چەند کۆمپانیایەکەوە بیفرۆشن هەندێک جاریشەیە بە پێکەوە
با بڵێن چەند کۆمپانیایەک بەیەکەوە ئیفرۆشن هەندێک جاریشێ لە ڕێگەی کۆمپانیا لە ڕێگەی کەناڵێکەوە ئەو فلیمە ئەتوانێت بفرۆشرێت یان بڵاو بکرێتەوە هەندێک جارێ لە ڕێگای ڕۆژنامە بەناوبانگەکانەوە هەندێک جارێ لە ڕێگای با بڵێن ئیتر رادیۆکانەوە لە هەموو بوارەکان جۆرا و جۆرەکان بەپی زیرەکی ئەو دیستریبیوتۆرە یان بەپی پرۆفشناڵی ئەو کۆمپانیایە کە چۆن بتوانێت ئەو فلیمە بڵاو بکاتەوە.